عرض و سلامی من پێی خەڵک و هۆرامان و وەشەویسی جەهەر لێ و دنیایە نەهەنێ و بەتایبەت پێی هەورامان و ئیدیمی و ئۆدیمی جە هەورامانی گۆرەنێ ئومێدوار هەنا کە هەمیشە ساقی و سڵامەتی بیدێ ئەچی وەزە نالەبارێنە و ئەچی ویروسەیەنە کە ئامان سەرەی سڵامەت باردێ بەر و فرە بە موفەقەتی وی گۆڕۆ بتاو دێ زاڵی بیدێملو ئی وەزە نالەبارێرێ حەدم نییە ئینسانی بوونێ خوا نەخاسە قەست و مچیاریم بۆ جەگر کەسی وێم بە گولانە و گردی تامزانونێ بەڵام بەرحاڵ ئینانا وڵاتێوە نە تۆزێ و تەجربەیشم چی وڵاتیە هەنی و ئینسان ئەگەر بە دەلیل و ئەقلی حەتا گێڵەوە پێ وێردەیچ وەختێ من وێردە و مردم و هۆرامانی تەماشە کەرونێ یەری چوار تەڵانێ تفی تەکیێنی تفی ماشە کەردە بێ هۆرامی بە کلاشی چەرمێوێ گێڵی سەر و تفەکانە ئی پەڕۆپەڕ و تفەکا کەرێت فێوە نەشلخنی مەزان و دەلیلەش چێشە بۆ پێ ئانەیە کە ئیسێ مردمی بارا خزنە نەیانێ فەرهەنگێ و زاڵ کەرا ملو هۆراماریەرە کە ئی فەرهەنگێ 2000 ساڵی تا 1500 ساڵی چنی فەرهەنگ و هۆرامانی فەرقژەن و دماکۆتە تەرا ئایا شمەی مردمی هۆرامی ئەگەر دلێ یانەیە نەبیدێ یا جە دلێ کۆڵانەکانە و لادەگاکانە و مڵکەکانە بیدێ هەر هەمان هەوانیا کە هۆرژلوش دێ و ئەگەر شمێ چەنی تفەکێ تا پارێزنێ وێ تا جەنزیکی کردەی و جەبڕێ و ارتباتا و سنەتهای کۆنی کە پیش و پا ئۆفتادێ چەنی واقعان پارێزندێ مەسەڵەن فاسڵە و 1 متری جە یەکتری نزیکی نەگندێەوە و سڵام و مەرحەبایش تا جە دوورۆ بۆنێ هیچ ئیراێ بەژان حتا جە لە حازی بێهداشتی چۆ ئەی هەوا هەر ئا هەوانیا کە تۆ دلیانێ چەنەوە ڕژلوشی ئی ڤیرۆسەواگیرە فقط خەتەریاتەکەش ئانەنە کە ئینسانەکەی تەماسی نزیک شایە تەماسی بەرحاڵ پۆستیشا چەنی یەکتری بۆنێ هەر پسە ئانفڵانزێوی کەجە گوزەشتەنە بیان ئانفڵانزێ و کەواگیر بیان منزورمانەنە داوا تاوە نەکەر و ئینە کاریوی غەڵەتا کەشمێ گۆشدار دێنێ ئی دەسەڵاتە تازە بە دنیا ئامەدا ناحاڵیە وابەستە بەداگیر کەرا کوردەواریێ کە ویت شاپێ ویشا مەزانا چێشکەرا نە دکتۆرشا نە مۆهەندێسشا نە شاردارشا ئینسانهای دۆمباڵ ڕەوێ ئەلەکیێ بڕیارهایەوە ئەلەکیشە دان ئەجوش دانمارک و نۆروێژ حرەکەتی چیمنەشکردن ئادیجم تاوئی حرەکەتیە کەرۆ ئەموو دانمارک و نۆروێژ 5 ساڵێتەر و 6 ساڵێتەریش مردمەکەشە شەو ڕۆ دلی یانەیە نەبوو کەکێوە مەبوومی مانشا سیستمی اقتصادیشە ئانە قەویا و ئینا ڤەرۆ سیستمی بێداشتیشە ئانە ئینا ڤەرۆ سیستم فەرهەنگشە ئانە ئینا ڤەرۆ بەرعەکسش جەبەین و ئیدوە وڵاتەیەنە دەوڵەت و سوێدی کە ئارۆ ساحیب و 900 نەفەرە ئەچی نەوەشی کۆرۆنایەنێ هیچ تای کەکێوە نەبیێنە مێمانەش و گر کەسیش مزیۆرۆ و گێڵۆی چوو ملۆ خەریدی چکەرۆ و بازاری چوو مێ چوو ملۆچ بەڵام مردمی با فەرهەنگ مردمی کە ئێحساس و مەسئولیەتی کەرۆ هەر پاسە من ئینتزارمان کە مردم و هۆرامانی جە 100 ساڵی 200 ساڵی 100 ساڵی چێوەڵتەری چەنێ ئی ئێحساسی مەسئولیەت شەکردن تفەکیش نەشێلتێنێرێ کابرا کلاشی یەری هامنا چوار هامنا ژوور گرتینی یەری هامنی گێڵان شاپەنێ لە کیرشانە نیشتەنوەنێ ئیسەمەتا وێش پارێزنە 2 متری فاسڵەش بۆ چەنی ئینسانی وتەری بەعەکسۆ حتا خود ئی کووردا سلێمانی هەولێر کە خزێنی نەیانە ئی بەڵبەختیشا خزنێنی نەیانێ بەبێ ئاو و بەرق تۆ بارت
بارە تەماشەکەرە 5 ڕوێ 6 ڕوێ 10 ڕوێتەر ئیوەزێ دامەژ بوونێ وەختی ناچاری جە ئاورای یا تەژنایە مجیانە بازار دروست پسە مازەرەتە من دوور بۆ ئایشا ڤەرلە چەنی جە ئەوێ بڕیشۆ منیشانە یەکتری سەرۆ سەرێم وەراوێ نەوەشیەکە ئاوەختەوا گیرتەرا آخر کامە دکتر و کوردی تاواژ ئی دوور نماشە بوونە و ئی ئەحساسی مەسئولیەتیە کەرەواچۆ من بە چه حەقێ بارو ئی مردم یە خزن وەنە یانە بەبێ دوور نمێ بەبێ یانێ ئایا سیستمی دەسەڵاتی نامرد و باشووری و دەسەڵاتی کوردەشڕەی منزورم خود و کردەکەی نییە دەسەڵاتەکان باس و شڕیەکەی کەرونێ ئی فکرشەپەی مردمی بەڵبەخت و سلێمانی و هەولێری کردنەوە وشا ملیارد لەری و ملیۆن لەری ممکنە هەر کام 10 فەردێ برنج و 10 فەردێ فاسولیاش خزنا بۆ نەیانە ترخنونە لەمەی حرام زاڵێش حرام گۆرەبیێش بەڵام ئینە بە چه حەقێ ئیجازە شایانی بڕیاریە دانێ نا بە نەزەرەوە من خەڵک حەق وێشە ئیدامە بە فعالیەتی ڕۆژانە و ئیجتماعی وێش و کار و کاسبی وێش دۆش بەڵام بە ئەحساسی مەسئولیەتەوە ڤەروانێ مەکریۆ بلەخەرە کورد هۆرامی چەند ڕوێتەرم تاوەیانە نەبوو ممکنە ئینەی یەرێ مانگی توول کێشۆ ئاڵێ چه دوور نمێوشان پێی خەڵکیە کابرا کە ممکنە بەش و دوێ ڕوێتەر پەیزار لەکاش یانە ئازوقە و خۆراکش بوونە ناچاری هەرمێنە بازار یامشە بازارە نەمرۆ یانە نەمرۆ پس ئینە خەڵەتە من پسە هۆرامیوی داوا هۆرامیەکە کەرو ئینتزارە مردم و هۆرامانی ئەوەڵەن شاری گۆرینیە نیم تاواجە تەڵانەکانە و مڵکەکانە و ئیلا ئۆلانێ یەکتری پارێزنە گێڵایچ کار و کاسبی وی چاکەرە پەینە اقتصاد و وڵاتەکەشە فەلەج نەبوو کامڵەن غەڵەتە ئیزۆلەکەردەی مردمی جەدلەیانەیەنێ و دەسەڵاتی کوردەشڕەی ناحاڵی وابەستە بە تورکی و فارسی و عەرەبی و دنیای دۆمباڵەڕە بە دنیای مەتاوە ئیکاریە کەرۆ ئی کارشە غەڵەتە ئی حرەکەتشە غەڵەتە شمە گۆژ نەواردێنە ئی دەسەڵاتدارە ورگا مافاسولیاوەرە تەوێڵەیە بیارەیە ڕەحەت و ئاسووە بەیدێ بە فاسڵۆ دوێ مێتراجە یەکتریەنە ڕێی بیدێ کار و کاسبی وشتا کردی لۆ دێ تەڵانە کاتا کاڵدی لۆ دوێ چڵی پیازی بنیە دێ پەیزار لە کاتا مەجبوری نیەن دێ گۆشدارین دێنەی نیشە بەڵام جادەکە هۆرامانی پارێزندێ سەد شاکردێ بتون شاکردێ نازدێ باڵدار باڵشان و غەریبەی ناحاڵی یا نیەت خراپ نازدێ بێنە دلێتە من چێ زیاتر حەدم نییە بەرحاڵ درێژەش دۆنە و ئینیشا ئینە بە پاوە ئەحساس و مەسئولیەتی کە وێم هەنموو و ناڕەحەتە ناپاوەزەی هیوادارە کە بەخش دێم ئەگەر هام نەزەرێکم نیەندێ